ئەو پرسیارە گەر ئەگەی لە هەمووی کەس زۆرترە ئەڵێن ئەنتەرنێتە، بەڵام خۆی زۆر نقاتی هەیە ئێستا کێشەی زۆرترە لە ئەنتەرنێت. مثلەن جیاوازی عمر لەبێن خۆیان، یعنی زەواج پێشوەخت. زەواج پێشوەخت ئەوە هات لە دوای 2023 زەواج پێشوەخت بوو، مەسەلەن لە مەعەهەدە کوڕ و کەچیان لە کولەیە لە دەرەوەیە. ئەوە زۆر زەحمەتە ئەو ئەستا بیگەن هەردووکیان بەعقل، یعنی مەسەلەن 18 ساڵی 20 ساڵی ئەوە زەحمەتە. ئەوە یەکەم سەبە دوای چاودێری باوک و دایک بۆ ئەو کوڕ و کچە، یعنی مالەسەف منە بینم چاودێری باوک و دایک ئەو ئێستا نییە بڵێن مەسەلەن وەک جارانی ئێمە مشکلەیشی بوو لە بێن خێزان مەسەلەن هاتن ئەوها بیکەن ئەوها بیکەن ئەوها نابێ. دوای بە تەئکید زروفی مادی ئەوەش تەئسیری هەیە لەسەر جیاوازی بوون. وڵای هۆکاری بۆ چی ئەگەڕێتەوە؟ هۆکاری بۆ زۆر شتە گەڕێتەوە، مەسەلەن خیانەت. وڵای هۆکاری بۆ زۆر شتە گەڕێتەوە، بێموچەیی بۆ هەموو شتێکە گەڕێتەوە. پێم باشە لە سەروی 25 ساڵەوە بێ، لەبەرەوەی هێشتا عەقڵی کامڵ نەبووە، ژنی بۆ هێنن بەڕاستی نازانێت بەخێویکە، شێوازی بەخێوکردنی ناتوانێت بەخێویکە. دوای ئەوەش بێموچەیی شوای لە خەڵک کردووە، بەڕاستی زۆر من شەخسە ناسم خێزانەکەی جیابۆتەوە لەبەر بێموچەی. باریدارەیان باش نییە، ناتوان گوزەران بەڕێوەبەرن و کۆتایی بۆ زاکەن. لە تەمەنێکی بچووکە ئەو تەلاقە ڕۆیە، یعنی تەمەن پێکەوە زۆر نابن، عەفویان ئەوی شاکن لەسەر حیساب احتیمالە قەزایی مۆبایلی تەئسیرێکی چاکی هەبووە لە خراپکردنی ئەوش وانە لە فترێکە وازانە زۆر خۆشەویستێکی هینە، دوایی لەوەی خەریلێک یان پیشانەدا یان زوو شتێکە چن، یعنی کە نێزگە بنەوە ئەمجا ئەو هینە نامینێ، ئەو علاقاتە اجتیماعی خۆشە و اختیارکردنیش مهمە مستەوای ثەقافی. وەڵڵاهی ڕێنماوی ئەوەیە ئینسان یەکێ بێنێ بە تەواوی لێی تێبگا، هەردوو بنەماڵەکە هاو کوفن با بڵێن، کەسەکان بە یعنی هەروەهین نەبێ مەسەلەی مراهقی تێگەیشتنەکە دائیمی بێ، یعنی ئەوەل هەدەفی ئەوە بێ ئەمە زەواجە شتێکی شەریفە، شتێکی ئینە دوو عائیلە پێکەوانێ خزمایەتێکی زۆرەکە ئەبێ، یعنی ئاگاداری ئەوە بێ مەسەلەن لە خۆیەوە نەچێ شتێ بکە ئەبینی خزمە سەیرەکەی دوای تێکەچن، یعنی ئەو خزمانە تێکەچن کەس یەکن بۆ لە پێناوی کچێک و کوڕێکە کە تەفاهم ناکەن وانە سیرەکەن بران تێکچوونە ئامۆزان تێکچوونە من هەربینی و مەوشتەش نابڕی، یعنی ئەوەیە ئینسانە بێ بزانێت چۆن اختیارەکە زۆر میمە وە باوکو دایکیش ئەبێ دەوریان هەبێت لە اختیارکردن عینەن. لەبەرەوەی بە کچێکەڵی ناوت چییە؟ وەڵی ماڵ جیامەوێ باشە ئێمە دایکمان بە خێرمانی کرد 15 کەس یەک غۆرفەیە کەس قسەی ناکرد، مناڵەکان ژنیان هێنا الحەمدلەوە تا کوڕکوڕیان بووەتە پیاو باشەمانە بووە ڕازی نین یەکێ لەگەریان بژێ، لەبەرەوەی کەوا تۆش بی منش بم ئەڵێم بڕۆ مەخواحافیز سەبەبی ئەوەیە چییە؟ تەڵەباتیان زۆرە، مەسەلەن ئەمە بە دینارێکە لەبی کڕە کاکە نیمە زروف مساعدەی من ناکە ئەڵێن نا ئیلامەوێ سەبەبی موشکلەی ڕئیسی ئەنتەرنێتە، ئەمە سێرەکە زروفی ئەو چاکە زروفی خۆی خراپە دەڵێ نابێ ئەبێ منش وەکۆ بووم خوا داوێتی پێ تۆ عێلاقەی مۆزەعەتی. یابوونەوەی خێزانی هۆکار زۆرە، سەرەکیترین هۆکارە مۆبایل و ئەنتەرنێت و زۆڕە کۆمەڵایەتیانەیە کە خەڵکە بینێ ئەم مسلسلی تورکی وەمانە خەڵکە بینێ بزانە لە مسلسلی تۆشتانەی کەڕوەدا لە وەقعانیەکە تۆ بەیانی تا ئێوارە ئیشەکەی 12 ساعە 13 ساعە
دوای پێت ناکرێ بڕۆیتەوە ماڵ و هەموو دەقەیە گوڵێ بەریت و دەی کاکە ئابی بە بۆ فلانە مەتعەم و دەیبی بە بۆ فلانە سەفرە و فریای ژیان قورسە فریای ئەمانە ناکەوی ئافرەتی جەمانە ئەبینی هەمووی ئەوێ ئەمڕۆ کەس تەسحیە نادا ئەمە ژیانی هاوسەرگیری وانە پێویستی بە تەسحیە پێویستی بەوەیە چی لەلایەنی پیاوەکە چی لەلایەنی ئافرەتەکە تەسحیە بدرێ بۆی مناڵەکانیان بە جوانی پەروەردەکەن ئێستا مناڵی ئێستا 12 سعات خەریک مۆبایلە 8 سعات خەریک مۆبایلە ئێمە چی لە ژیان تێگە بەیانی نە خواردنێک ئەزانێ نە هیچ ئەزانێ نە ئەزانێ دوو قسە بکە بەیانی واکە گەورە ئەبێ و هیچ نازانێ و بەس سناپ ئەزانێ ئیدەن بەشوو کوڕەکەش بە هەمان شێوە هیچ نازانێ ژنی بۆ دێنن نە ئەمە توانێ مەسئولیت هەڵگرێ نە ئەمە لە خۆی خۆشە بێ نە ئافرەتەکەش ئەتوانێت لە خۆی خۆش بێ لە هەنێشتی خۆی خۆش بێ ئەمانە هەمووی هۆکارە فرزن سببی طلاق وەکاری یەکەم موبایلە سەوارەتە موبایلەیەکەوە ئەم خەڵکی میکرددا یعنی لە موبایلە خۆتان ئاگاتان لێت ئەو شتێکەوە ڕووەدا ئەو فەسادێکەوە ڕۆدا لە موبایلەوە تا ئەو هەموو تعارف شتاکە لە موبایلەوە تاوە سەبەبی ڕئیسیە بۆ طلاق دووەم سەبەبیش مەسەن کەسێرەکەی حاڵەتی نەبوونیە بۆ نمونە کابرا داوامەکە بۆ نمونە کەمیتال پێشمەرگەیەکە ڕاتیبی پێ نەدراوە 3 مانگە 4 مانگە ڕاتیبی وەرنەگردووە من ناتوانێت شت بڵێم کە بێتە هۆکاری طلاق موبایلەکە کە 3 مانگە 4 مانگە ڕاتیبی پێ نەدراوە دینارێک لە بەخەڵیان نییە ئەو ماڵ مناڵە پێویستی بە مەسرەفە ئەویشەکە بێتە هۆکاریە کە بگاتە حاڵەتی طلاق وەڵڵی تەمەنێکی مناڵ شتێکی غەڵەتە یعنی هەرچی چۆنەکە بێ تەمەنت بگاتە سەری 25 ساڵ مەسەلەن ئەمەیکەوە 2005 و 6 و 7 شتێک لە دنیای تێ نەگەیشتووە هاوسەرگیری بۆی پێکدێنیت و زەواجکەوە لەو تەمەنە بچووکەوە تۆزێک نابێنەوە بگاتە 25 ساڵێ بۆ نمونە کە تاعین بێت کە ڕاتبێت بزانێت کە هەموو مانگە مەزەڕستێک دیە بۆی دێ تێگەشی لە من ئەو کاتە هاوسەرگیری پێک بێنێکە لە تەمەنی کێرزەکاری ئەگەر کچ بێ و ئەگەر کوڕبی شتێک تێ نەگەیشتون وەڵڵای هەنگاوەکانەوەیە بەس چارەسەر ناکرێ بەچی چارەسەرەکرێ وەرە تۆ بە جاری یەکەم هەدەفەوەیە بە حکومەت هەموو مانگە معاشەکە لە شوێن خۆیان بدە بەخۆ من ڕاتب خۆریش نیم بەس کەوا تیاگی لە بازانێ بە حکمی وازانی با هەموو مانگی ڕاتب لە کاتی خۆیان بدە ئەو ماڵ و مناڵی پێویستیان بۆ بارەی بزان حاڵی تەلاق ڕۆدا ڕوو نادا ئەوەی یەک دووەم شیش سەبارەت بە موبایل کێ ئەتوانێت موبایل ئەلغاکاتەوە بەخۆ هەموو کۆن ناتوانێت موبایل ئەلغاکاتە بۆ خەڵکە ئەو موبایلە قوڕی کرە سەر لە 180 قوڕی کرە سەر خەڵکە موبایل کی ئەتوانێت موبایل ڕێگەی لە موبایل کە مەنعی بکە وایە مەگەر ئیلا خوای گەورە خۆی بەڕاستی تەلاق شتەکە لە ناو خەڵکەیە بەڕاستی زۆر بووە بۆ نمونە کێشەی دارایی دەوری هەیە دایک و باوک بۆ نمونە هاوکار نین لەگە کچەکەیان یا لەگە کوڕەکەیانە یعنی کۆمەڵ شتەیە بۆ نمونە بێتام لەسەر شتی بێتام زۆر شتێکی بەسیت ڕێک ناکەون بەرامبەر یەکە گرن قسە ئەکەن ئەم جوابەوە داتەوە ئەو جوابە داتەوە کوردەواری ئەڵێ ئەمە لێسیرەوە لە پیاز هەر کێشە لەسەر ئەم کێشە زۆر لە ڕێگای مۆبایلەوە لە ڕێگای فەیسبووکەوە ئەو شتانە هەیە بۆ نمونە کەس ناناسن دایک و باوکە پرسیار ناکەن ناڵێن ئەم منە ماڵە کێیە پرسیار کوڕەکە ناکەن یا ماڵ کوڕەکە پرسیار کچەکە ناکەن هەر دیە لێ باوە ئەو کچەمەوە و ئەمیش خۆی چۆنەڵێ خۆیەکە بە ژوورە و ئەشایری یعنی زۆر شتەکە بەڕاستی بێتان بووە لەسەر کۆمەڵێش بێتان تەمەنیش بڵێ تەمەنیش دەورە بینێ بۆ نمونە کچەکە مناڵە کوڕەکە مناڵە ئەوانە دەورە بینێ بەڕاستی هۆکارەکان زۆرن هەردوو کەسێکە جیا ئەبنەوە چیرۆکێکی جیاوازیان هەیە بەڵام دیارترین هۆکارەکان کە لە کۆمەلگای ئێمەیە ئێستا زۆر باوە دوو هۆکاری سەرەکیمان هەیە سەرەتا ئەوەی کە یەکەم خاڵە خیانەتە طبعا خیانەت ئێمە نایگەڕێنەوە بۆ یەک ڕەگەز لە هەردوو ڕەگەزە خیانەت هەیە بەداخەوە هۆکارەکەش ئێگەڕێتەوە بۆ خراپ بەکارهێنانی موبایل خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوازێک کە ناگوجێ لەگەڵ کۆمەلگای ئێمە بێ ئەوەی هیچ ڕقابێکە بێ لەسەر ئەو بابەتە دووەم خاڵشی ئەگەڕێتەوە بۆ باری دارایی خەڵک بەڕاستی خراپە ئەمەشکەوەی هاتووە خێزانەکان تەحملی ئەو نەبوونیە ناکەن بۆیە ڕێژەی تەلاق هەتا بێت نەک ساڵ بە ساڵ ڕۆژ بە ڕۆژ زیاتر ئەبێ
لە ڕووی یاساییەوە من طبعاً زۆر پێم باشە کە لجنە دروست بکرێت لە هەموو مەحاکمی هەموو عێراق و هەرێمی کوردستانە کە دیارترین هۆکارەکان کە ئێستا بڵێن هەر شارێکە لەوانەیە هۆکارەکان جیاواز بێت دیارترین هۆکارەکان دیاری بکرێت بۆی چارەسەرەکان بەپێی ئەو هۆکارانە بێت بەڕاستی بەداخەوە کە لەگەڵ کۆمەلگای ئەمە ناگونجێ بەڵام زۆرترین هۆکار خیانەتە کە ئێستا لە هەر پارێزەرێک بپرسی کەمترین شت 3 بۆ 4 داوای لایە کە هی تەلاقە کەمترین شت ساڵی ڕابردوو ڕێژەکە بەرز بوو بەڵام ئەم ساڵ بەرزترا یعنی ئەوەی کە ئەی بینین ئێمە ڕاستە نسبەی زەواج زۆرە بەڵام لەگەڵ بەرزبوونەوەی نسبەی زەواجە نسبەی تەلاقیش زۆرە سەرەتا ڕێنمای من ئەوکو داواکاریێک بێت کە لە حکوومەت و لە کۆمەلگای ئێمە کە پێویستە ئەوەیە کە منەظەماتێک یان جهەتێکی ڕسمی هەبێت بە دابینکردنی دەورە بۆ ژن و مێرد پێش بڵێن لەگەڵ ئیجراعاتی زەواجا بێت کە بژنە دەورەیەکەوە دیاری بکەن کە زەواج چییە ئەوەی کە ئێمە کێشەمانە کە نازان زەواج چییە ئەوەی کە ئەیبینین تەنها وەکو حەزێکە ئەگەر بۆ کچەکە بێت و ئازانێک کە ئیتر لە ڕێگای ئەم زەواجەوە هەموو ئاواتەکانی بەدیدێ هەروە بۆ کوڕەکەش کە تەنها بۆ چەند هۆکارێکی گەڕێتەوە کە ناگونجێت زەواج زۆر لەوە گەورەترە زۆر لەوە جیاوازترە مەسئولیەتەکانی زۆر جیاوازترە بۆیە ئەگەر دەورات هەبێ وەکو ئیجراعاتی عقدی زەواج بێت کە ئەم ژن و مێردە بچنە دەورەیەکەوە بۆی فێر بکرێن زەواج چیە دوای ئەوە پرۆسی زەواجەکە ڕوودات ژیان لە ماوەیەک بۆ ماوەیەک گۆڕانکاری بەسەردا دێت ئەم گۆڕانکاریە تەسیر لە کەینونە و وجودی کۆمەلگا دەکات لای ئێمە بەداخەوە زۆر بەداخەوە کە من وا ئەڵێم ئێمە ملەتێکی پەرتەوازەی ملەوەتێکی بێکیان هەر ملەتێ بێکیان بوو یاسای نییە بە یاسا ناڕوا بەڕێوە لەبەر ئەوە ئێمە بەڕاستی لەو هەموو واقعاتاڵی کە ئێستا هەمانەوە ئەو کاتانەی پێشتر نەمان بووە ئێستا تووشی ئەو پەرتەوازەیە هاتوون لە ڕووی عەقڵەوە لە ڕووی مەنتیقەوە لە ڕووی کلتورەوە کلتوری ئێمە جاران ئەگەر لە 10 ساڵە ژنێ تەلاق بدرابایە یا جیابوونەوەیەک هەبوایە دەنجێدایەوە لەبەر خراپی حاڵەتەکە بەڵام ئێستا بە پێچەوانەوە ڕۆژانە لە دادگاکانمانە دەیان و سەدان خەڵک لێکتر جیا دەبێتەوە دیارە هۆکارەکە یەک حاڵەتی سیاسی لە کوردستانە حاڵەتێکی زۆر خراپە ئیدارە نییە ئەو ئیدارەی هەشە ناتوانێت ئیدارەی کۆمەلگا بدا تەنها ئەوەنەیە وەسیلەیەکە بۆ ئەوەی ئەگەر موچەیە بێبیدا بە خەڵک یا ئەوە بێ ئەجینان لە ڕووی کۆمەڵایەتەوە نەیتوانیوە کۆنتترۆلی خەرکی خۆمان بکە یاسا و ڕێسایەکی هەبێت کە بتوانێت حەق بە حەق بدا و ناحەقش سزابدا لەسەر ناحەقەکە گەنجانی ئێمە زۆر بەداخەوە یەک دامەزراندن نییە دوو کار و کاسبی زۆر کەمە چونکە زۆربەی هەرە زۆری کۆمپانیا و هینەکان هی خەڵکی بەرپرسن و ئەم بەرپرسانە کە سوکاری خۆیان دێنن ئیشان پێ دەکەن و شوێنیان بۆ دەکەنەوە خەڵکەکە بە شێوەیەکی گشتی بە تایبەتی گەنجانمان بێکارن لە کاتێکە بێکارە بن زۆر بەداخەوە ژنی ئێمە زۆر بەدەگمەن توانیوێتی ڕۆڵی خۆی ببینێ بۆ ئەوەی هاوکاری پیاوەکە بێ بتوانن پێکەوە ژیانێکی جوان فەرهەم بکەن بۆ خۆیان هەڵەسن ڕۆژانە کابراچێ بۆ دەرەوە بۆی ئیشێکی دەستکەوێ بەڵام دەستی ناکەوێ کە دێتەوە ژنەکە ڕێزم هەیە بۆ ژن من ژنی کوردم زۆر خۆشەوێ بەڵام نەیتوانیوە خۆی بناسێ ژنەکە لە جیاتی ئەوەی داخی بۆ بخاو بۆ ئەوەی هین بێ ئەکەوێتە بۆڵەبۆڵ بەسەر پیاوەکەدا ئەمە کێشە دروستەکە حاڵەتێ دروستەکە لێکتر تێناگەن هەر کۆمەلگایەک لێکتر تێنەگەیشتن لە بینی نێر و مێیانە بوو کۆمەلگایەکی فاشلی لێ دەرەچێت ئێستای ئێستا واقعی ئەمە واقعێکی زۆر خراپی بێمۆراڵیە یعنی هیچ ڕەوشتێک و هیچ شینێکی ئینسانیمان نەماوە تەواو خەریکە کۆمەلگاکەمان بەرەو ئەوە دەڕوا خەڵک پێی شەرم بێ بڵێ من کوردم ئەمە زۆر خراپە
ئەمە ئەو واقعەیە کەوا گەنجی تووشی ئەو نەهامەتی و نابەرپرسیارەتیە کردووە کە هەیە و ناتوانێت پێکەوە تەفاهمیان هەبێت. دەستخۆشیتان لە یەکەم بۆ کەناڵی کورسا سەرکەوتوو بن. من زیاتر بۆ ئەیگەڕێنمەوە زۆر جار بۆ هی کەمی تەمەنەوە زۆربیان تەمەنیان زۆر کەمە زۆر مناڵن ئێشتا تەجروبەی ژیانیان نەدیوە ئەچنە ئەو پرۆسەیە چکە تۆ بتێونەتە پرۆسی هاوسەرگیری پڕپڕە لە مەسئولیات ئەو ئێشتا خۆی مناڵە خۆی ئێشتا ماوێتی متعە لە ژیان وەرگێ ئەکەوێتە ژەر هەڵە پەست و مەسئولیەتێکی زۆرەوە یان جاری وا هەیە ئەو دوو کەسە فترێکی کەمە یەک ئەناسن بۆ نمونە خۆشەویستیەکەن بە تەواوەتی لە یەک تێنەگەشتون یەکسەر قەراری زەواجەیەن یان جاری وا هەیە توانای قبولکردنی یەکتریان نییە تۆ ئەگە بتێرە مەبەستە ئەوە بێ لەگەڵ ئیکێکا بمێنیتەوە ئیدامە بە ژیان بکەی ئەبێ بەڕاستی لە هەنشتی خۆ ببووری ئەویش بالمقابل لە هەنشتی خۆی ببوورێ ئەگینا ئینسان ناتوانێت بەردەوام بێ بەونەوە. لە خاڵە سەرێکیەکان لانی ئابووریە لانی ئابووری بۆتە هۆکارێکی زۆر پتە و کە خێزانەکانی لێک هەڵوەشانەوە دوجار میدیا بە هەردوو ڕۆکەی میدا نەیتوانیوە کە بڵێن ئەو ڕۆڵە زۆر باشە ببینە کە ڕێنوێنێکی خێزان بکات بەرەو باشبوون لە هەمان کاتە هەر میدیایە توانیوێتی ڕۆڵێکی زۆر خراپ ببینێت کە شتی زۆر نەشیاودا ئەنێت کە کچان و کوڕان چاوی لێ بکەن و کاتێ هەستەکان لە خەتەکە لایەن ناوە لەبەرەوە میدیا زۆر گرنگە بەتایبەت میدایەکی گەورەی وەکو کورسا دەتوانێت ڕۆڵێکی زۆر تایبەت ببینێ ئەگرێ بەرنمەیەکی کۆمەڵایەتی زۆر باشی هەبێ خەڵکی پسپۆر بێت قسەی لەگەڵا بکات و ڕێنوێنی لەسەر بوارە جیاوازەکانی ژیان بۆ لاوان بۆ تەمەنە جیاوازەکان بکات من دڵنیام کورسا دەتوانێت ئەو بەرنمەیە بکات و زۆر سەرکەوتوشە بێت هیوادارم بوونی هەبێت. جاران بڵێن هینێک هەبوو پێداگریەک هەبوو لەسەر پێکەوە ژیان ئێستا پێکەوە ژیانە گرنگێکی ئەوتۆی نەماوە ئەنی ئێستا ژیانێک دروست بووە هەرکەس لە شوێنێک بۆ خۆی ئەژی بەبێ ئەوەی کە بڵێن بیر لەوە بکرێتەوە ئایا تۆ بە تەنیا بژیت باشتریان پێکەوە بژیت ئێستا زۆربەی خەڵکوای لە هاتووە ڕاستە لە ماڵێک هەیە بەڵام هەرێکی لە شوێنێک هاژی لە ژوورێک هاژی کەواتە ئێمە پێویستمان بۆ جارێکیکە بێنەوە سەر ئەو سۆز و خۆشەویستەی جاران کە هەبوو چونکە پێکەوە ژیان درێژی ئەیە بە تەمەن تەنیایی تەمەن کورتەکاتەوانێ بە هەمومان لە کۆمەڵێک هەڵی یەکتری ببورین بۆی بتوانین پێکەوە بژین. هەیە و ئامۆژگاری تۆ بۆ ئەو گەنجانە چیەکە دەیانێت تازە بچنە ئەو پرۆسە یاخود لە پرۆسی هاوسەرگیریدان. ئیمانبوون بە یەکتری یەکێکە لە خاڵە سەرێکیەکان کاتێک تۆ کەسێک هەڵە بژێریت بزانیدە و کەسە تا چەندە لەگەڵ تۆ گونجاوە لە هەموو بوارەکانە چونکە ڕاستە کەس نابێتە ئاوێنەی کەس بەڵام گرنگە هەست بکەی کە لە تۆ نزیکە ئەو واقعی کە خۆت ئەژیت چۆنیت ئەمەی نیشان بە نەک تۆ لە تاریکای تو ڕووناکی نیشانەی ئەوەی کە وجودی هەیە ئەوەی پێنیشان بە بۆی کاتێکا چیتە ناو پرۆسەی ژیانەوانێ بڵێ من ئەمە بووم. کە ئێوە زاواجکە پێشەوە هەنێ چۆن لەکو دەوری وشارکردنەوە ببینێ زاوات چییە چۆنە هەر ئەوە هەرشتە دەرەکیەکانی نەبینێ مەسئولیاتەکانی پێبوو ترێشتەکانی پێبووترێ بەرچاوڕوونیان بدرێتێ بەس لە هەمووی گرنگتر بوونی خۆشەویستی و ڕێز و متمانەیە لەوەش گرنگتر لە هەنشتی خۆت ببووری بەرامبەرەکەشی لە هەنشت ببوورێ ئەو کاتە کێشە نامێنێ ئینشەڵڵا. بەڵێ بەپێی ئەم نەوەی کە ئێستا لە تەمەنی وایە هاوسەرگیری بکە هەر چەنە تۆزە لە بڵێن لە تەمەنی هەمومانان دوورە کە هەندێک جیل بە دوایە هاتوون ئێکس و ئەلفا و ئەم جیلانە هەرێکە پێداویستی و سایکۆلۆژیا و دنیابینی خۆی هەیە و پێم وایە یەکێک لەو دیاردانی کە هەیەە بەپەلە کار دەکەن بەپەلە قرار دەدەن بە پەلەش پەشیمان دەبنەوە لە قرارەکە بەڵام خۆی لە ڕاستیە ئەگەر سێتە وەرباس بکرێ وەکو شێوێکی ئەکادمی باشترە یەکێک لە تەوەرانە تەوەری ئابووریە پێکاتی ئابووری ئەم خێزانەی دروستە بێت تەبعاً هەموو خێزانە لە دوو خێزانەوە دروستە بێت کە دایک و باوشی ئەم مناڵانن ئەگەر هاوسەنگیەک نەبێ یاخود بڵێن وەک چوون یەکبوونێک نەبێت یانە ئەگەر هەیە دوایی کێشە دروست بێت لە بینیانە بە حکمی ژیانی پێشووتری ئەم دوانە تەوەرێکیکەی تەوەرێکی کۆمەڵایەتیە ئایا ئەم دوو کەسە چەند وەکو مەسائلی ئایدیای کۆمەڵایەتی لە یەکەوە نزیکن پێشەوەی بڕیاری هاوسەرگیریان نابێ بیریان لەوە کردوێتەوە کە
لە دەرەوەی ڕوخسار ناوەوەی ئینسانەکانیش بۆ نمونە مطالعی یەکتر بکەن لە یەکتێ بگەن بزانن کە دنیابینیان چییە و تەوەرێکی کەشان تەوەرێکی سایکۆلۆژی ئەم تەوەرە سایکۆلۆژی پەیوەستە بە زۆربەی تاکەکانی ئەم کۆمەلگایەوە کە ئەویش بوونی ژیانێکی زۆر ناخۆشە بەڕاستی پڕ لە مەراق و لە کێشە و لە دەربەسەری و ئیتر خۆ ئەوە لە بەرچاوی خەڵکایە هەن تەنانە دەوانەی کە ساڵانێکی زۆریشە هاوسەرگیریان هەیە و ماڵ و مناڵی گەورەشیان هەیە بڵێ مناڵیان خەریکی لە عمری هاوسەرگیریە کێشە لە ناو ماڵەکانە. هۆکارەکان زۆرن ئەگەر ئێمە بێت و خاڵبەندی بکەین هۆکارەکان زۆرن کۆمەڵی هۆکارمان هەیە هەندێک هۆکار لە ئاستێکی تەمەنێکی زۆر زەواجکردن بەڕاستی ئەوە هۆکارێکە بەبێ ئەوەی یعنی ئینسان بیرروڕایەکی یاخود مەودایەکی بیرکردنەوەیکی دووریان هەبێت لە ئاستێکی تەمەنێکی زۆر لاوێتی ئاگەم نازم ناوی لاوێتی بن گەنجێتی بن لەو ئاستەیە زەواجەکەن ئەوە یەکێکە لە هۆکارەکان کە زۆر زوو جیابنەوە زۆر زوو زەواجەکەن زۆر زوو جیابنەوە هۆکاری ترمان هەیە هۆکاری مادیمان هەیە بەڕاستی هۆکاری مادی لە ئەمڕۆیان خاستن ئەم ساڵانەی دوایە هۆکارێکی سەرەکیە بۆ جیابوونەی هاوسەران لەبەرەوە هاوسەرەکان یعنی سەرەتا ماڵێکیان پێویستە شوێنی نیشتە جێبوونیان پێویستە شوێنی خزمەت گوزاریان پێویستە وەکو سیارە بێ وەکو هەموو پێداویستەکانی ماڵێکی ترکە هەموو دوو هاوسەرێک هەیەە هۆکاری ترمان هەیە معنەویان لێک تێ نەگەیشتنە توان نایبن لێک تێ نەگەشت سوء تەفاهم دائیمەن شتێکی بچووک قسەیەک لەم قسەیەک لەو یعنی شتەکە گەورە ئەکەنەوە پێویستەکە کە ئینسان دائیمەن نەوتەیەکی پێندی پێشنانی کوردیشە کە شتی گەورە بچوو بکەنەوە کشتی بچوو گەورە بکەنەوە ینی ئاست تێنەگەشتن دوایەوە لێبوردەی ئاستی لێبوردەی بەڵام لە نێوان هاوسەرەکان ئاسی لێبوردەی کەمترە بۆ نمونە کەسێک حاڵەتێکی تۆڕەبوونی بۆ ئاوێت چ خێزانی بێت چ خۆی پیاوەکە بێت تا خێزانی بێت ئەوەی تران ئەتوانێت زۆر بە نەرمونیانیان زۆر بەبێیان بە بێدەنگێک بژێرێ لەبەرەوە هەمان نەزانین تۆڕەبوون ئاستێکی لەواسێ نەگاتە دەقیقەیەک چەند سانیەکە ئەم هۆکارانە و چەندین هۆکاری تریشن کە ئەمڕۆوایان کردووە ڕێژەی ئەنی جیابوونەوە زۆر بێت لە ئەمڕۆیە بەڵامی تر بەداخەوە ئەبێ ینی وەکو کەناڵەکان نەبێت دائیمەن تەوعیەکتان نەبێ ینی ڕۆشنبیری بڵاوکردنەوەی ڕۆشنبیری بۆی کە هەم لە تەمەنەکان لە ئاستی تەمەنێکی کە خۆمان نەڵێن پڕە بگاتە ئاسی تەمەنێکە زواجکە کە بزانێ مانای زەواجیە بزانێ مانای هاوسەرگیریە کە هاوسەرگیری هەر ئەوە نیە کە تۆ بڵێ فڵانەکە زەواج کرد هاوسەرگیری خۆی لە خۆیان کۆمەڵی مەسئولیت دەستبێنێ مناڵەیەکەوێت تۆ خێزان دروستە بێ تۆ ئەبی بە خێزانێک خەڵک سەردانتەکە سەردانی خەڵکەکەی کۆمەڵی پێداویستی تر ئەبێ سەرڕای هاوسەرگیری ئەوانە کۆمەڵی هاوکارن ینی بەڕاستی هۆکاری تریشن وڵای ئامۆژگاری من بۆیە عنی هاوسەرگیری سنتێکە لە سنتەکانی ژیان و سنتێکی وەکو ئێمە مسلمانی سنتێکی ئیسلامیشە بەڵام بەڕاستی هاوسەرگیری لە ئەمڕۆ بۆ ئەو گەنجانی کە جەنابەت بە تایبەتی بۆ گەنجەکان ئامۆژگاریم ئەوەیە کە ئێستا دەیان گەنج و سەدان گەنجمانەیە با نەڵین هەر هەمووی بەڵام سەدان گەنجمانەیە کە خۆی مەساریفی خۆی لەلایەن دایک و باوکیەوە پێکرد ینی توانای دابینکردنی مەساریفی خۆی نیە حتا چ جلوبەرگ بێت چ خواردن بێت چ قوتابخانە بێ ئێستا لەو ئاسیا من بەڕاستی وەکو خۆم ئامۆژگاریان نەکەم کە ئێستا ئاستێکی ئەوە نیە پرۆسی هاوسەرگیری بکەن لەبەرەوە ئێستا بەتەنها کێشەیەک ئەگەر لەگەڵ دایک و باوکی بێ بەڵام سبەینێکە هاوسەرگیریەکە کەساکرد ئەبێتە دوو کێشە و دەیان کێشەی تر لەبەرەوە من ئامۆژگاریەکەم تا نەگەنە ئاستێکی خۆیان وەکو بۆ نمونە خوێندن تاوا نەکەن و بیرکردنەوەی واوە کار و کەسابەتێکی تەواویان نەبێت بەڕای من هاوسەرگیری نەکرێت باشترە قەینە پرۆسەکە دوا بکەوێت لەوە باشترە کە سبەینێ ئەمڕۆ هاوسەرگیری کرد دوای چەند مانگێک یاخود دوای ساڵێک لێکتر جیابنەوە ینی ئەمڕۆ باشترە لەوەی کە شتەکە نەکەیت کە سبەینە جیابووینەوە. ئەبێت دراسێکی زۆر وردی خۆی بکات کەسەکە دراسی ژیانی خۆی بکات دراسی ئەو کەسە باکە ئەوێ بکات بە شەریکی ژیانی خۆی وەختێک بتۆبین بە شەریک لە ئیشەکە ئەبێت تۆ قەناعەت هەبێت کە ئەمی ئیشە تەواو قەناعەتی تەواو بەیا بکەیت کە ئەم کارە بەڵێ یا قازانجەکە یا زەرەکە ئەوە هەرکی ڕاستی بیت نەگەوێت کە تۆ تەنها چاو لە قازانجەکەی بێت لەوە بەدرسی بڵێ کاکە من پارەی خۆم ناخەوێت ئیشەوە لەبەر میشە لە سا 45 دڵنیام کە قازانجەکە باشە بەڵام لە سا 5 کە بەشکەی منە زەرەکە نایکەم ژنێک بێ بە تەمای ئەو کچێک تەمای بێ هاوسەرگیری کارەکە کوڕێکە بەڵام خانووی ئەوێ ماڵی جیای ئەوێ نازام چاودەکەری ئەوێت ئەڕاتە ماڵە خوشەکەی سێرەکە ئەو قەنەفەی تازەی کوڕ ئەمنیەتی ئەو ساری پێ ئەم پێ نییە ئەو لە خانووی خۆیان ئەم لە خانووی کریایە ئەم قەناعەتە وا ئەکا لە ئینسان کە
بێکۆ نەگوچێت ئەم قەنەعەت نەبوونە لەبەرەوە پێش ئێبرۆتە پرۆسی هاوسەر گیریەوە وەک چۆن خانووی خەریکە دروستەکە بێت لەبیشە بناغی بتەوکەیت کە بناغی نەبوو ئیتر معلومەکە ئەڕۆژە بەسەرتا حافزی شیرازی ئەڵێ ئەڤەرین ئاجۆرێ دیوار ڕاکەچ دیوار تا معمار ڕاکەچ یەکەم خشتی دیوارەکەت بە خواری دانا دیوار هەتا معمار بە خواری ئەڕوا لە دیواری خوار معلومە ڕۆژە بەسەرتا کاتێک ئینسان بەیەکۆ نەگونجاون بە بەلە پرۆسکێ و چاولەکەری خەریکە زەواجەکە کاتێک چنن ژێ سەقفێکە سەکە بەیەکۆ ناگونجێت سەکەن کۆمەڵ تەڵەبیانی تازە دەست پێەکە باشە فەیلسوفێک ئەڵێ ژن ئافرەت هیچی لە پیاو ناوێت تا ئەوەنەی زەواجەکە زەواجکرد هەموو شتێکی ئەوێ بابی بۆ بچ پێشتر نەوتووە پێش بۆ نەدوو من پێم وتی من هەمەم لەتوانە هەیە دەبەزار لەتوانایان نیە نەبوونی قەنەعات یەکێ دووەم نەبوونی نەخوێندەوەی کتێب لێک تێنەگەیشتن ئەمەیە ئاستی کێشەکە هۆکارەکانی جیابوونەوەی هاوسەران لە ئێستادا بۆ زۆر هۆکار دەگەڕێتەوە ئێمە بە کورتی باس لە چەند هۆکارێک دەکەین بەڕێی خۆم خراپی بارودۆخی دارایی زوو بە شودانی کچان و لێکتێنەگەیشتنی نێوان هاوسەران کە هۆکارێکی سەرەکیە وەک ئەوەی ئێمە بە دوواداچوومان کردووە لە دادگاکان ئەوە سەلمێنراوەکە لێکتێنەگەیشتنی هاوسەران لە بابەتی ڕۆژانەی ژیان هۆکارێکی سەرەکیە بۆ جیابوونەوەی هاوسەران وەکو ئاماژەشمان پێدا زوو بە شودانی کچان و زوو ژنهێنان لەلایەن کوڕان من لێرە باسەکەم لەوەی نییە کە کچ و کوڕزوو بە شوونەدرێن یاخود زوو ژیانی هاوسەری پێک نەهێندێ بەڵام دەبێ ڕێنمایی کاری دەرونی پێشتر هەبێ پێش ئەوەی ئەو کچ و کوڕە بچنە ناو پرۆسەیەکی وا گرنگی هاوسەرگیری هۆکارێکی تر کە ئاماژەم پێدا مەسلەی بارودۆخی دارایی بێگومان بارودۆخی سەختی دارایی کە باڵی بەسەر هەرێمی کوردستان کێشاوە نەبوونی پلانێکی وردی تۆکمە بۆ ئەوانەی کە ژیانی هاوسەرگیری پێک دەهێنن هۆکارێکی زۆر ڕون و ئاشکرا بەوەی کە هاوسەران لە ماوەیەکی کورتی ژیاندا فەشەل دێنێ پرۆسەکان فەشەل دێنێ هەروەها لە دیدی من نەبوونی شوێنی یەکەی نیشتە جێبوون کە بەداخەوە حکوومەت لەمیان بەرپرسی سەرەکی و بەرپرسی یەکەمە بۆ بە درێژایی تەمەنی حکومڕانی و بە درێژایی تەمەنی حکوومەت هەرێمی کوردستان کە زیاتر لە 30 ساڵە تا ئێستا نەتوانراوە پلانێکی تۆکمە پلانێکی وادا بندرێت کە ئەوانەی تازە هاوسەرگیری دەکەن بەلایەنی کەم لە هەر شارێک 100 یەکەی نیشتە جێبوون لە هەر شارێک 200 یەکەی نیشتە جێبوون کە بەڕێی من زۆر ئاسانە حکوومەت دەستی بۆ بە تا ئێستا نەتوانراوە ئەم کارە بکرێت کە ئەمەش یەکێکی ترە لە هۆکارەکانی جیابوونەوەی هاوسەران چونکە گەنجێک کە تازە پرۆسی هاوسەرگیری پێک دێنێ بەردەوام کێشەی دابینکردنی کرێی مانگانەی هەبێ بەردەوام کێشەی ئەوە بێ ئەم سەرمانگە ئەو خانووە چۆڵکا بە دوای خانووی تردا بگەڕێ کە لە ئێستادا بەدەستکەوتنی خانووی کرێ زۆر ئەستەم بووە زۆر زەحمەت بووە بە تایبەتی ئەمە کە لە نێو سۆران قساکەین بەدەستخستنی خانووی کرێ لە ئێستادا یەکێکە لە گرفتەکان کە ئەمە شوا دەکات بەڕاستی هاوسەران گرفتیان لە نێوان بۆ دروست بێ کە ئەمە یەکێکی ترە لە هۆکارەکانی جیابوونەوە. ساڵانی دوایی ڕێژەی تەلاقدان زۆر بووە بە بەراورد بە ساڵەکانی ڕابردوو ئەوش بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە هۆکارێک یەکەم هۆکارکە ئەوەیە کە لەوانەیە تەمەەن بێت ئێمە ڕێژێکی هاوسەرگیری دەبینی کە تەمەنیان بەو لە حدەیەدانێک کە مێشکیان بە هەموو شتێکدا بشکێت ئەوە ئەبێتە هۆی گرفت دروستکردنەوە هاوسەرەکان لە کۆتایی زیابوونەوە هۆکارێکی تر لێکتێنەگەیشتنی هاوسەرەکانە ئەویش بە هۆکارێکی تر دادەنرێت لەوانەیە تو تەمەنیشت گونجاو بێت بەڵام نێوان لەگەڵ هاوسەری داهاتوودا لێک تێک نەگەن ئەوە هۆکارێکی ترە یاخود هۆکاری سەرەکی جیابوونەوەکان ئێستا بۆ ئەوە دەگەڕێتەوە بۆ تۆڕە کۆمەڵاتەکان تۆ هەمومان دەزانین کە هاوسەرگی مەسئولیاتە ئەوە نییە تۆ بڵی کە هاوسەرگیریت کە لە 24 کاتژمێر تۆ 20 کاتژمێر بەکارهێنەری تۆڕە کۆمەڵاتەکان بی
لە ڕاستیدا یەک لە هۆکارە هەرە باوەکان کە لێ ساڵ لە کۆمەڵگەی ئێمەدا باوە ئەویش زیابوونەوەی هاوسەرانە دیارەیەکی زۆر نشیاوە من وەکو خۆم دەیجێرمەوە لە بۆ یەک لە هۆکارەکان لێک تێنەگەیشتنە دووەمیان ڕەچاونەکردنی تەمەنە وەلایانی سێمیان بژێوی ژیانی هەر هاوسەرە کە لەو کاتێکە هاوسەرگیری دەکەن زاڵ نەتوان ڕاستەخۆ بەسەر حەزەکانیاندا زاڵم پەنابەوە هاوسەرگیری دەبن کە لێک تێنەگەیشتن و زانیاری تەواویان نییە لایانی سێمیان کە بە بیربۆچینی خۆم سۆشیال میدیا بڕۆ یەک لە هۆکارە وێرانکەر و ماڵوێرانیەکانی کە کۆمەڵگەی ئێمە خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانە وای کردووە ئەو ڕێژە زۆرە بەربڵاوی کە جیابوونەوە هەبی لە دادگاکان ئەمەش ئەگەڕێتەوە ئەکرێت لێک تێنەگەیشتنێک هەبی لەو پرۆسەیە پێش ئەوی ئەنی بڕینمەیان بۆ هاوسەران بۆ گەنجانی تازی وڵاتی خۆمانکەوانی کە هاوسەرگیری دەکەن پێش ئەوی پرۆسەکە بکەن بە تەواوەتی لێک تێبگەن بە تەواوەتی بیل لە پرۆسە ئەو پرۆسە گەورەیە بکەن و نەکپەنە لە کۆتاییدا پەشیمانی دوابی لایەنی دوومیشیان حکوومەتی هەرێمی کوردستان ئەکرێت زیاتر بە یاسا ڕێگری لە لەو پرۆسی بکە وەکو دەوڵەتان ئەکرێ و دیداری هاوسەرگیری هەبی کە ئێستا پێم وایە لە زۆری لە دادگاکانی هەرێمی کوردستان بەڵام ئەکرێ بێتە شۆڕ بیتو بۆ قەزا و نایەکانی ئیدارە سەربەخۆکان و قەزاکانیش بۆی ڕێگری بکرێت لە پرۆسی هاوسەر لەو جیابوونەوە بەرفراوانە بەڵام هۆکارە ڕئیسەکەی وەکو باسم کرد بریتیە لاوەی لێک تێنەگەیشتنی هاوسەران کە لێک تێنادەگەن زاڵ نابن بەسەر هەندێکشتدا ڕاستەخۆ بڕیاری لێدەن کە دەبیتەوە جیابوونەوە بژێوی ژیانیش هۆکارێکە. لەو سەردەمەی هۆکاری جیابوونەوە بەڕێی من یەکەکە لەو هۆکارانە کە لەبارەی ئابووریوە با بڵێن دەبارەی بژێوی ژیان و ئابووریوە هەڵچوون دروستە بیتن کە هەڵچوون دروست بوو واتە شیرازە تێکەچیت کە شیرازە تێکچوو ئەگاتە ئاستە چیوە ئاستی جیابوونەوە ئاستی جیابوونەوەش بەڕێی من ڕاستە یەکەم هەنگاو بژێوی ژیان و باری ئابووریە بەڵام دووەمیش لێک تێنەگەیشتن و حاڵی نەبوونە ئەگبی ئینسان یەکەم جار لێک حاڵی بی لێک تێک بگات ئەو جار بڕیار بدات بڕیاری هاوسەرگیری بدات کە لێک حاڵی نەبی و لێک تێنەگا چۆن ئەبیت و بڕیاری هاوسەرگیری بدەیت واتە نەتیجەکەی هەرجیابوونەوەیە. دووەم هۆکار ئەوەیە با بڵێن هۆکاری تەمەن زۆر گرنگە بەڕاستی بەڕێی من لانی کەم ئەبی ئینسان تەمەنی بگاتە سەروی 20 ساڵ 25 ساڵ کە بڕیاری هاوسەرگیری ئەدات بە قەنەعەتەوە لە دڵەوە نەک بە سۆز و عاتفیەوە. هۆکاری سێمیان با بڵێن هی تەمەن بوو هۆکاری دووەمەکەشیان هی باری ئابووری بوو هۆکاری سێمەکەیان لێک تێنەگەیشتنە ئەبی ئینسان لێک حاڵی بی ئەگەر نانەتیجەی هەمیشە جیابوونەوەیە کە تو لێک حاڵی نەبی جیابوونەوەیە. ئەتوانین بڵین کۆمەڵە هۆکارێکەوە کێشە لە نێوان ژن و مێردا دروستەکە و زۆربەی کاتەم کێشانە بەرەو جیابوونەوە ڕادیا خودت بیرکردنەوە لە جیابوونەوە ئەچێت هیچێک لە هۆکارەکان ئەتوانین بڵین زۆربەی ئەو کەسانی کەەوە هاوسەرگیریەکەن لە مانای دایکایەتی و باوکایەتی هێشتا تێنەگەیشتون یعنی نازانن ئایا بۆچی هاوسەرگیریەکەن ماناکەی تێنەگەیشت و نازانن بۆ نمونە وایە سەرەتایەکی خۆشیە بەڵام لە کۆتایە ڕوبەڕووی کۆمەڵە ئارانگاریەک و کۆمەڵە کێشەیەکە بیتەوە بۆیە خۆیاندانە ناوبۆی کەوا چۆن ڕوبەڕووی ئەو ئالەنگاری و کێشانە ببنەوە. ئەتوانین بڵێمەوە کارێکە زۆربەی کات هۆکارەکانی ئابووری بۆ منە کێشەیەکی ترە بۆ منە لەواسێت ئەو کاریکەوە هاوسەرەکانێکە نەبێتەوەی پڕکردنەوەی پێداویستیەکان بۆیە لەواتێت ژنەکە یاخود پیاوەکە جیاوازێ بکات لە نێوانەوەی کەوا لە ماڵی باوکی ژیاوە ساتۆتە ماڵێکی نوێ بۆیە دیسانەوە ئەمە ئامادە نییە. هۆکارێکی ترە توانین بڵێن سۆشیال میدیا بەکارهێنانی سۆشیال میدیا بە شێوازێکی هەڵا زۆربەی کات هاوسەرەکان لە جیاتی ئەوەی کەوا کاتێکی زۆر لەگەڵ یەکتریا بەسەربەرن کاتە زۆرەکە لەگەڵ هاوڕەکانی سۆشیال میدیا یاخود کۆمەڵە خەڵکێکی نەناسراو بەسەربن کەمەش دیسانەوە گرفت و کێشەکان زیاد دەکا. هۆکارێکی تر ئەوەیە کەوا مناڵ کاتێک دروست دەکرێت بەڵام نازانرێ مناڵەکە چۆن پەروەردە بکرێت
دایک و باوکەکە خۆتەر خاندنێکی باشیان نییە بۆ پەروەردەکردنی مناڵەکان بۆی هەر گرفتێک کە لە لای مناڵەکە دروستە بێت زۆربەی کات دایک و باوکەکەی خەنە سەر یەکتری و ئەمەش گرفتێکی زیاتر بۆ دایک و باوکەکە دروست دەکات. زۆربەی کات کێشەکان لەواتێ پەیوەندی بە تەداخلاتی ماڵی باوک یا ماڵی باوکی کچەکە یا ماڵی باوکی کوڕەکە بێت کە بە تایبەتی و خێزانانی لەگەڵ یەکتریێژین ئەمانش بۆ نمونە دوو باگراوندی جیاوازن لەگەڵ یەکتری تێکەڵە بن کێشەکان بەرەو زیاترە بن. ئەگەبی لە چارەسەرکەینەوە کۆمەڵە چارەسەرێکی باشە یەکێک لەوانە ئەوەیەکەوا پێش ئەوەی ژن و مێردێک بچنە پرۆسی هاوسەرگیریەوە گرنگە چۆن کەوا پشکنینی پزیشکیان بۆ کرێت بە هەمان شێوە چەند هەفتەیەک بۆ نمونە مانگێک خولێک ببینن کەوا پێیان بوترێ پرۆسی هاوسەرگیری چۆنە دایکایەتی چۆنە باوکایەتی چۆنە بەرپرسیارەتەکان چۆنە و ئالانگاریانە چیە دێتە پێشەوە چکە تەنها ژیانی هاوسەرگیری خۆی نبینێتەوە لەوەی کەوا بۆ نمونە ڕۆژی یەکەم حەفلەیەکی خۆش بکەیت و ئاهەنگێکی خۆش بکەیت و خەنەبەندانێکی خۆش بکەیت شەوی پێشەوە بەڵکو بێ بزانرێکەوە لەو ساڵانەی داهاتوە چیەتە پێشەوە بۆیە گرنگە لەو کە لە وڵاتانی دەرەوە بە تایبەتی مالیزی هەیەی ئەو خولەی هاوسەرگیریەکە پێوترێ پارێنتینگ بۆی بە مناڵەکان بوت بەو کەسانە بوتێک کە هاوسەرگیریەکەنکەوە ئەمە داهاتوی توێ داهاتوی تێ بۆم شێوازان ناڕوە. ئێمە ڕۆژانە لە ناو دادگاکان دەیبینین و ئەو ئامارانەی کە هەنا ڕێژەیەکی زۆر مەترسیدارن بەردەوام وەک دەبینین ڕێژەی جیاببوونەوە لە هەڵکشاندا ئەوە بۆ خۆی مەترسێکی گەورە خستۆتە نێو کۆمەڵگا وە کۆمەڵک لایانی زۆری نێگەتیڤی بەدواوە هاتووە پێویستی بە دیراسەکردن و لێکۆڵینەوە لەگەڵ ئەوەشدا خاڵێکی زۆر گرنگ هەیە ئەما دەبێت بە گرنگیەوە بڕوانینە ئەوەی کە ئەم ڕێژە بۆ بەردەوام لە بەرزبوونەوەدا جیاببوونەوەی هاوسەران بۆ خود کۆمەڵک کۆکاری لە پشتەوە هەیە بۆ هەمیشە لە بەرزبوونەوەدا بۆ هەمیشە بۆ شێوازەیەکە هەیە ئێمە وەکو خۆمان ئەوەی کە دەیبینین و سەرنجی دەدەن لە ناو کۆمەڵک هۆکاری جیاجیا لە پشتە یەکێک لە هۆکارەکان هۆکاری ئابوووریە وەک دەبینین ئابووری وڵاتی ئێمە اقتصادەکەمان بەرەو خراپی دەڕوە موچە نایە گوزەرانی خەڵک هەمیشە بەرەو خراپی دەڕوە ئەوە کاریگەری زۆرە هۆکارێکی هەرە ڕئیسیە بۆ جیاببوونەوەی هاوسەران دەبینین لە ژیانکردن هۆکاری اقتصادیەکە سەرەکیە هاوسەرەکان موچە نایەتن ژیان بەش ناکە کرێت چیە ئەوە دەبێتە سەبەبێک لە یەکتری جیابنەوە هۆکارێکیکە نەبوونی ئاستی وشیاریمان لەگەڵ سۆسیال میدیا و میدیا و بە شێوازی بەکارهێنانی یەکی کە لە گرفتەکانی ئیتر کۆمەڵی گرفتی و نەبوونی متمانە لەو سەردەمەدا هەمووی بۆ بە هۆکارێک لەوەی ڕێژەی جیاببوونەوەی ئێمە زۆر بێتن و دەبینین لە دەرگاکاندا بڕات هەبێ ڕێژەی جیاببوونەوە لە هاتوو زۆرترە لە ڕێژەی هاوسەرگیری خاڵێکی ترش لەو هەموو سین و بینەدا کە ڕوو دەدات ئەوەی کە زۆر جێگای داخە منداڵەکان باجێکی زۆر دەدەن هەمویان یان تۆ دەبینی خانێک بێ سەرپەرچان وردە پڕ دەبێت لە منداڵ و مستەقبلی منداڵەکان دەسووتێ بۆیە گرینگە هەم بە ئەکادیمی هەم حکومت بۆ خۆی ئاورک لەو بابەتە بداتەوە یان چارەسەرێکی وەک دەڵێ جدی بۆ بدۆزێتەوە نەک ئاوا لێگەڕن بەردەوام ساڵانە زیاد بکاتن تەمەنا دەکەم هەر کەسێک لە شوێنی خۆی هەز بک بەرە پرسیارەتی ئەگەر چی وڵاتیش مەسەلەن اقتصادێکی خراپی هەیە بەڵام لەلای خۆشمانەوە هەوڵێککە بدەین جیاببوونەوە ئەوەندە ئاسان نەکەین تەمەنا دەکەم هاوسەرەکان لەلا خۆدان بخوااندا بگن و حکومەتێکش ئاور بداتەوە لە بارودۆخە خراپی ژیانی خەڵک. وازێکێکە لە پرۆسە گرنگەکانی ژیانی مرۆڤ کە دەستی بۆ بات و دەست پێەکە سەرەتای ژیانەتی و یەکێکە لەو هۆکارانەی کە مرۆڤ بەتوانێت تێیدا هەنگاو بنێتە ناو یەکێک لە قۆناغ گرنگەکانی ژیان کەویش قۆناغی تێکەڵبوونە لەگەڵ کۆمەڵگان. طبعاً هۆکاری جیاببوونەوە و هۆکاری کێشەی بینی ژن و مێرد و یان هاوسەرگیری گەلێک زۆرە بەڵام ئێمە دەتوانین ئاماژە بە چەند خاڵێک بدەین یەک لەوانە کە زۆر گرنگە بەڕاستی باری دارایی کە بەشێک لە هاوسەرەکان دەجێڕمەوە جیاببوونەوەکان دەگەڕێتەوە بۆ باری دارایی کە زۆر کاریگەری دەبی لە سەرژیانی هاوسەر و دووەم باری دارایی تەبەن هەموو شوێنەکە گرت بۆن جیاببوونەوە جاری وا هەیە لەسەر نەبوونی قەزەی سوکنایە هەیە لەسەر نەبوونی قەزەی پێداویستی ژیانە وەکو ئۆتۆمبیل یان
نەتوانی دابینکردنی مافەکانی ئافرەتەکە لەلایەن ئەو پیاوە ئەمانە یەک لە هۆکارەکان و هۆکاری تریشمان هەیە کە زۆر گرنگە ڕۆژانە ئێمە دەرچی پێەکەین تەداخلاتی دەوروبەر بۆ نمونە تەداخلاتی ماڵی کچەکە لە دەوروبەریان تەداخلاتی ماڵی پیاوەکە کە زۆر تەداخل لە بینی ژیانی هاوسەرەکانەکەن ئەمەش زۆر کاریگەریەکە جا من خۆی لێرەدا یەک شتەیە کە ئەمە ئاماژەی پێ بدەم بەعقەت پێویستە پێداویستەکانی ژیانی ئینسان تەنها پابند نەکرێت تەنها بخرێتە سەر پیاویان سەرژن چونکە لێرەدا یەک شتەیە کە ئەمە ئاماژەی پێ بدەم ئەوە ئافرەتانەی کە ژیانی هاوسەری پێک دێنن لە ژیانیاندا شەرت نییە ئەو پێداویستیانەی کە ئەوان تەڵەب ئەکەن لە پیاوەکان هەمویان جێبەجێ بکرێت یان ئەوانەی کە پیاوەکان تەڵەب ئەکەن لە ژنەکانیان هەمووی جێبەجێ بکرێت چونکە هەنگاو بە هەنگاو قۆناغ بە قۆناغ وەکو مەسلەیەکە دەڵێن پشوو هەنگاو بە هەنگاوە تا دەگەی بە خۆرەتاو بەو شێوەیە ئەتوانن ژیانی هاوسەرگیری پێگرن بەڵام یەک لە خاڵە هەرە گرنگەکان کە هاوسەرەکان ئاماژەی گرنگی پێ بدەن کە دەڵێن پەروەردەی منداڵ کەی دەست پێیەکە ئەڵێ پێش ئەوەی کە هاوسەرگیری بکەیت تاوان پێش ئەوە گرنگە کە ئەو کەسێک کە هاوسەری ژیانی هەڵ ئەبژێرێ چۆن هەڵی ئەبژێرێ پێویستە پێش ئەوەی بڵێن ژیانی هاوسەرگیری پێک بینیت زۆر بە وردی بستێ ناو بابەتەکانی ژیان چونکەەوە کاریگەری زۆر دەبێت لە پەروەردەکردنی منداڵ هەم بۆ ژنەکە هەم بۆ پیاوەکەش. بەڕای من هۆکاری جیابوونەوە کۆمەڵک هۆکارن کە ئەتوانین تەرکیزیان بخەینە سەر یەکێک لەوانە هۆکارە کۆمەڵایەتیەکانن یان هۆکارە ئابوووریەکان و هەروە هۆکاری تەندروستی دەرونیش نابێت لەو نێوانەشدا دەستەڵات و یاسامان لەبیر بچێت چونکە هەندێک جار هاوسەرگیری لە دەرەوەی بازنەی دادگا و یاسا دەکرێت و ئەوانە شێکێک لە هۆکارەکان جا بە هۆکاری تەمەەن بێت یان بە هۆکاری سولهەیە عشایر و ئەوانەیە هۆکارە کۆمەڵاتیەکان دەکرێت ئەومان بێتەوە پێشساو کە هۆکارە کۆمەڵاتیەکان یەکێک لەوانن جیاوازی تەبقەی ئیجتیماعی یانەوەتە لێک تێنەگەیشتن یان ئەوە تا ئەو هۆکارانێک کەوا دەکات تێگەیشتنی کۆمەڵاتی پرۆسەی هاوسەرگیری لێکتر جیا بکرێتەوە وەکو لێکتر تێنەگەیشتن و هەروەها یەکتر قبول نەکردن کەواتە لێرە لە هۆکارە کۆمەڵاتەکان ئەکرێت بڵێن ڕۆشنبیری تاک دەورێکی باڵای هەیە کە کۆمەلگایەکی ڕۆشنبیر کاتێکە تاکەکان بە هەموو پرەنسیپەکان و یەکتریان قبول بێت ئەوە هۆکاری کۆمەڵاتیەکان کەمتر دەبێتەوە هەروەها هۆکارە ئابوووریەکانیش بەهۆی ئەو زروفە باری داراییە کە ئێستا بەسەر کوردستان هاتووە زۆرێک لەو ریپۆرتانەمان بینیوە کە یەکێک لە هۆکارەکانی زیابوونەوە نەبوونی پاڵپشتێکی داراییە و هەروەها وای کردووە کە نەتوانن خێزان بەردەوام بێت و خێزانەکە لێکتر هەڵوەشێتەوە لایانی دەرونیش بە هەمان شێوە لەبەرەوەی تاکی ئێمە تاکێکە کە پستانێکی دەرونی زۆری لەسرە ئەوە شوای کردووە کە بەرگەی ئەو بەرپرسیارەتی خێزان نەگرێت بۆیە بە ناچاری لە دوا ساتەکان پەنادەبەنە بەر لە یەکتر جیابوونەوە. ئەو زمانە ئەمن دوشێ هۆکاری لە دەبینم یەکەم هۆکار ئەوەیە بەڕاستی ئەو کچ و ئەو کوڕەیە ئەگەر بێت و دایک و بابی کچەکەی بەتابەتی دایکی کچەکەی ئەگەر نزحەتکاری کچەکەی بیت بڵێ کچم ئەتوو دەچە ماڵێکی کە ئەو ماڵە ماڵی خۆت نیە ماڵێکی نوێیە پێویستە ئەتوو بە ڕفتار یا بەنەو ئەک ڕفتار بکەی وەکو ماڵی خۆت نییە دەبی خۆت بگونجینی لۆ ئەوەی کە بتوانی نەتیجەی خۆت دیاری بکەیت زۆربەی هەر زۆری ئەو کچانی کەوا یەک جیابنە دەگە کوڕەکان دایکی سەبەبە لەبەرەوەی نسحەتکاری نییە ئەگەر نسحەتکاری بی پێم وایە ژیانێکی خۆشە بە لەسەری چووکە هیچ کەسێک لە ماڵی خۆ کەمیژنومێردا بەبێ مشکلە نییە مشکلی هەر دەبی بەڵام پێویستە هەم داکەکەی و هەم خەسوەکەشی سەبەبی ڕئیسینە دووەم هۆکارش کە هەیە ئەمن کە دەبینم ئەو دادوەرە بەڕێزانە تەماشا بکە بەسەر دەبینی کێشان پیا دەبی کە دەستە محکەمەی بەبێ ئەوەی کە ئەو کوڕە هیچ خەتای هەبی هیچ تاوانێکی هەبی ئەو کچە داوای جیابوونەوەکە بەڵام ئەو دادوەرە بەڕێزانە هەرچی حەق و حقوقی ئەو کچە هەیە
ئەیدەنی و حتا کە منداڵی شەبی منداڵەکەش ئەدەنە کچەکەی نادەنە پیاوەکەی لێرەدا زۆربەی هەر زۆری ئەو ژنانە کە زیابنەوە ماڵی مارەیە خوا وەردەگرن و زێڕەکەی خۆ وەردەگرن و دەچن لە لایش کەمێت بەدیشکاکەنەوە بەڕاستی ئەمن سەبەبی ڕئیسی جیابوونەوەی هاوسەرەکان لەوەی دەبینم دادوەرەکانی بەڕاستی خەتانە هەیە لەبەرەوەی کە پێویستە حەقێک بدنە کوڕەکە ئەگەبێت و ئەو کرێ تاوانی نییە پێویست ناکە یعنی هەموو حەق حقوقی بدەنە کچەکەی پێویستە بدەنە کوڕەکەش دووپاتێکەمەوە دایک و باب لە بۆ دایک و بابی کچەکەی دایک و بابی کوڕەکەش سەبەبی ڕئیسینە کە نسحەتکاری ئەو کچ ئەو کوڕە نینە ئەمن ئەوەی دەبینە کاری هەرە گرنجان بەڕاستی ئەوڕۆکە لایەنە دارایەکەیە وەزی دارایی وەزی ئابووری هەرێمی کوردستان بە قۆناغێکی زۆر خراپ وەستیادا ڕاو گەنجانێکە ئێستانێکە کە دەیانەوێت پرۆسی هاوسەرگیری بکەن کۆمەڵێک بابرێمگرێ و بربەستیان لە بەردەمە لە ڕووی پێکهێنانی پرۆسی هاوسەری لە ڕووی ئابینی ئەگە سەیری بکەین تەماشاکەین گەنجێکی زۆر لە کوردستان هەیە تا ئێستانێکە نەدامەزرا خەریجی کولیە و داشنەمەزرا هیچ سەرچاوەکی داراییانێ لۆی کە پرۆسەی هاوسەرگیری پێک بێنن ئەوە یەکیان ئەوەی دووەمیشان بەڕاستی لایەنە ڕۆشنبیرەکەیە بەڕاستی پێویستە ینی پرۆسی هاوسەرگیری لە هەر قۆناغ و لە هەر تەمەنەکبی ینی لایەنە ڕۆشنبیرەکەی فەرامۆش نەکرێت ئەگەر کوڕ و کەس لە ڕووی وشیاری تۆزێک ینی کراوەتر و ینی ئاستی وشاریان بەرزبی لەوانەیە پرۆسەکە سەرکەوتوتربی وە خاڵێکی تریش کە بەڕای من هۆکارە لۆ هەڵۆشانەوەی هاوسەرگیری پرۆسی هاوسەرگیری تەمەنە جیاوازی تەمەن ئەبنی تەمەن لە کەسێک لە ڕووی وەزعی دارایی تەکوینم تەمەکینم و لە کۆمەلگای ئەمەش ڕێگە پێدراوە ئەبینی بەڕووی لە ڕووی مادی وەتوانی کسێکی تەمەنی زۆر جیاواز لە 20 ساڵ کەمتر لە خۆی بینیت ئەوەش هۆکار لەوەی کە ماوەی کەم کێشە لە بینیان دروست بیت و پرۆسەکە سەرکەوتو نەبێ و بەڕاستی کۆمەڵک هۆکاری تر هەنە بەڵام ئەوەی کە من لێرە بیبرێم چارەسەری ئەو هۆکارانەیە هۆکارەکە ینی ئەمە ئەگەر نمونە بە مالیزیا بینەوە مالیزیا لە سەردەمەش کە وای لێ هاتوو ڕێژەی تەلاق لە 680 بوو محەممەد مەهاتیر بوو هات کە هات سەر حکم دیراسەی ئەو وەزعی کرد لە ژنێشی دانا پێداچوونەوەیان کرد شوێنشان وەکو پەیمانگایە پەیمانگای وشارکردنەوەی خێزانی بە ماوەکی کەم ینی زیاتر لە چەند 2 ساڵ یا 3 ساڵ ڕێژەکە زۆر بە ڕێژەی تەلاق و جیابوونەوەی هاوسەران تقریبا لە 140 دابەزی لێرەش بەڕاستی ئێمە لە ناو کۆمەڵگەی کوردەواری وێڕایەوەی کە هەندێک شوێنی شاعریوانە بەڵام پێویستمان بە پەیمانگایەکی لەو شوێنە وشیاری هاوسەرگیری بەر لەوەی کە سێنا پرۆسی ئەو وشاریە هەبیت و لایانی پەیوەنددار ئاورش لێ بداتەوە پێم وایە سەرکەوتوتر بیت.